ئێمە کاک دکتۆر منیش هەر وەکو پێشووتر وتم هیوادارین یعنی لە بڵین لە کەناڵە ناوخۆیەکانە نەبێت یعنی بێ بە عام بێ بە فەزای ئەم قسانەی تۆ یعنی بەڕاستی لە باتەوەی کە بۆ نمونە دە ڕۆژ پێش ئەڵقەیەکدا ئەبەزنی دیعای بۆکە لە ئەم کەناڵانە با دیعای بۆ چوار بەرنامەیەک ئەوی تۆ بکە هەم ئیسفادەی بۆ گەورە هەیە بۆ مناڵەکان هەیە بەڕاستی یعنی بەرنامەکە جوان من دەستخۆشی لێ یەکەم من وەکو خۆم زۆر یعنی ئەم بەرنامە لێرە متابعە هینەی تۆ بکرێت زۆر دەوری هەیە دەست و چاوە خۆش بێ یاخوا تەمان بۆ معلوماتی جەنابتان ئەم بەرنامەیە ئێمە سوپاسمانێ بۆ کەسانی کە سەرپەرشتی پرۆژەکە و سەرپەرشتی با بڵێن تەلەڤیزیۆنەکە دەکەن کەم تا زۆر هەوڵیان داوە کە بەرنامەیەکی ئازبەرز بێت بەرنامەیەکی وەکو ئەڵێت پێشتر قسە لەسەر ئەوە بوو کە پێم وایە لە مانگی 2-3 جارێکا بێ بەڵام دوای تەکلیفیان لێ کردین کە بیکەین بە هەفتانە بۆی بتوانین لە هەفتەیەکە جارێ پەخشکرێ و جارێ دووبارە کرێتەوە دەستخۆشیم بۆیان هەیە بۆ معلوماتی جەنابتان کە زۆربەی بەرنامەکان هەوڵیان داوە لە سۆشیال میدیاشا بڵاوی بکەنەوە ئێمە لە داهاتووشە کۆی بەرنامەکان لە فۆڵدەرێکا لە پیجی خۆم لە سایتی خۆم لە یوتیوبی خۆم و لە لەوانی کەناڵی دیمنش بڵاو دەکرێتەوە بڵاویش کراوەوە پێشتر بۆی بتوانین کەم تا زۆر سوودی قازانج دەوگرین بەڵام وەکو جەنابەت باست کرد ئەم جۆرە بەرنامانە وەکو بەرنامەیەکی کاتی نییە بڵێتر ئەکسپایرە بێت یعنی تا مردن مەسە تۆ گەر بۆ منداڵێکی دویم تەوەسەت پێویستت بۆیە چۆن زیرەک بێت دوای مناڵێکی تریشت بوو بە سێم تەوەسە هەر پێویستێتی بۆ ساڵی ئەگەر ئەم ساڵ بووە نمونە دەرەجەی نهێنا و سارد بووە ئێمە لە بەرنامەیەکە باسمان کردووە کە مناڵێک ئەگە دەرەجەی نهێنا چی بکات بۆی باشتر و چاکتر و مەزبووتر بێت کەواتە ئەمە بۆ تۆش باشە بۆ خوشکەکەشت باشە بۆ مناڵە بچکۆلەکەت باشە بۆ ساڵێکی تریش کە منداڵە گەورە بۆیە ئێمە خۆشبەختین ئەم جۆرە بەرنامانەمان هەوڵماندا وا تۆماریکەین بەرنامەیەکی بەڕاستی وەکو دۆکیومنتاری وابێت بۆ ئێستەنا بۆ دەیان ساڵی تریش ئەگەر ئەو گەنجە جوانانە بەم ئەرشیفی 40 ئەڵقەیە و بۆ نمونە زیاترا بڕواتەوە بتوانێت پاکێجێکی چاکە کێش ئەڵێ ئینشاڵڵا لە داهاتووشا بیر لەوە بکەینەوە کە هەموو کۆی بەرنامەکە بکەین بە کتێبێک و چاپی بکەین بۆی زۆرترین بابەت ئیسفادە بە کۆمەلگا بگەین. سوپاس بۆ مشارەکەت.